خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. گلەیی و گازەندەی زۆر لە شەقامی کوردی لە هێزوو لایەنە سیاسیە کوردەکانە بە جۆرێک کە بە بەرچاوی ئەوانەوە پەرتەوازەیی ناو ماڵی شیعە و سوننا ناکۆچیەکانیان ئەبیندرێت، بەڵام کورد لە بریەوەی خۆی بەهێزکا و خیتاب و ڕیزەکانی یەک خات زیاتر پەرتەوازا بێت. لە ناو دەرفەتەکانی عێراقدا کورد توانیوێتی دەرفەتی خۆی یان دەرفەتی کوردستانیانە بدۆزێتەوە. ئەم شەو بەرنامەی ڕەهەند گفتوگۆ لەو بارەیەوە ئەکەین بە میوانداری هەریەک لا بەڕێزان، بەڕێز بێستون حەمە ساڵح پارێزەری ڕاوێژکار و چاودێری سیاسی بەخێربەی، هەروەها بەڕێز حەسەن بارام نووسەر و چاودێری سیاسی. خەرمان بەرەکەت کا حەسەن کتێبەکەشت بە ناوی عێراق خاکێکی داگیرکرا و سوپاس هەمیشە لە کتێبەکانت بێبەشمان ناکەی وەک کورسات. هەروەها لە هەولێرەوە بەڕێز دکتۆر سامان سۆرانی پسپۆڕی زانستە سیاسیەکان و دیبلۆماسیەت، سوپاس بۆ بەڕێزشتە، هەروەها کۆچەر عەلی ڕۆژنامەنووس هەر لە هەولێرەوە لەگەڵمانە بێت. سوپاس بۆ میوانەکانم بە هیوای ئەوەی گفتوگۆیەکی نیشتیمانیانەی تێروتەسەل لەمەڕ بابەتەکان بکەین. کا حەسەن ئەگەر بێمە لای بەڕێزتان، عێراق خاکێکی داگیر کرا و مێژووی 5,000 ساڵ داگیرکاری کورد چی دەستکەوتووە؟ سوپاس بۆ جەنابتان و سڵاو بۆ میوانەکان و بۆ بینەرانی کورسات نوویزی ئازیز. دیارە بۆ سیاسیەکان و بۆ ڕۆشنبیرەکان کاتێک ڕوو دائەبەزنە نێو مێژووی عێراقەوە و بە تایبەتی لە کتێب و سەرچاوە زانستیەکان کە منیش توانی بێتم مەڵۆیەک لەسەر ئەو خەرمانە گەورەی نووسین لەو بوارەیە بخەمە کتێبخانەکانەوە. کاتێک ئەو جۆرە کتێبە و یان کتێبەکەی بەندە دەخوێنیتەوە، ئەوجا ئەو مەشهەدە و مێژووی 5,000 ساڵت بۆ دیاری ئەکا بە درێژایی ئەو مێژووە ئەوەی ئێستا پێی دەوترێ عێراق هیچ کات خاوەنی مێژوویەکی یەکگرت و خاوەنی جوگرافیایەکی یەکگرت و خاوەنی حکوومەتێکی نیشتمانی یەکگرتو نەبووە، بە درێژایی مێژووە خاوەنی یەک ناو نەبووە، بەڵکو خاکێک بووە. هەر بۆیش ناوە خاک نەموتوە نیشتمان، چکە نیشتمان پێوەستە بە گەلێکی دیاری کراوە یان کۆمەڵە گەلێکی دیاری کراوە بە درێژایی مێژوو لەسەری دەژێن. بۆیە ئەو کتێبە پێمان دەڵێ عێراقی دوێنێ و عێراقی ئەمڕۆ و عێراقی سبێش، عێراقی هەڵچوون و عێراقی دابەشبوون و عێراقی ململانێ و عێراقی پێکدادانە، چونکە بۆتە حاڵەتێکی بۆ ماوەیی ئەگەر ئەو مێژووە دوور و درێژە دەخوێنیتەوە و بەراوردی دەکەی لەگەڵ ئەمڕۆوە لەگەڵ ئەم شەوە کە ئێمە گفتوگۆ لەسەر ئەم تەوەرە گرنگەکەین، ئەو جا دەزانی ئایندەی عێراق ئایندێکی نادیارە و ئەمریکا ئێستا دەگوزارێ لە بەغدا یان لە پارێزگاکان و یان ئەو ململانەی کە لە نێوان سیاسەکان هەیە شتێکی نامۆ نییە، شتێکی سەی نییە. عێراق دەستوپەنجەی عێراقیان دەستوپەنجەیان لەگەڵ نەرم کردووە و بەردەوام عێراق لەم دەوامە دەخولێتەوە. بۆیە نازانین تا کۆتایی ئەم بەرنمەیە یان سبەی دوو سبەی ماجەرای ڕووداوەکان لە عێراق بەچی ئاراستەیەکان. بۆیە زۆر جار ڕەفیق و دۆست و برادرەکان دەڵێن تۆ گەشتبینی، دەڵێن 5,000 ساڵە عێراق بەم چەش نەهاتووە لە ململانێ و کوشتن و بڕین. ئێستا دەتەوێ لەم سیاسیانە یان لەم هێزگەلەی کە هەڵپەی دەسڵات و ململانەی پۆست و جیاوازی ڕوئیا و فەلسەفە و بیرکردنەوە لەسەر ئەم خاکە ئەتەوێ عێراقیشی مۆدێرن و عێراقیشی دیموکراسی و عێراقی بکەنا باتە بەر یاسا و دەستور بەرقەرار بێ. بێگومان ئەمە لانی کەم لە خەیاڵدانی ئێمەمانانە جێگەی نابێتەوە و هەمیشە پێمان وایە ئەو سیناریۆیانە ئەگەر بە زەمن و بە شخصیەتی جیاواز دووبارەن نەک دووبارە هەزار بارن. یعنی وەکو وتم سەرەتا ئەو کتێبە بخوێنیتەوە وێنەکانە میشە خۆی دووبارە ئاکاتەوە و ڕووداوەکانە میشە خۆی دووبارە ئاکاتەوە. وە کاکزانە ئەمە کۆمەڵی هۆکارەیە، ینی بیرمان نەچێت. ینی عێراق
شتێک نییە لە مێژووە ناوی عێراقیی یەگرتوو بێ جوگرافیایکی یەگرتو نییە مێژوویکی یەگرتو نییە کەڵچەرێکی یەگرتو نییە ناویکی یەگرتووی نییە ئێستا کە هاتوویتە بە تۆپسی بە تایبەتی لە ساڵی 21ەوە بۆ ئێستاکە بە تۆپسی دەتەوێت دەوڵەتی دروستکە ئەوەیە کە لە شقامەکان و لە گۆڕەپانەکانی بەغدا ئێستا دەیبینی خۆ ئێستا ئەوەی چەند ڕۆژە لە بەغدا دەگوزارێ خۆ ئەوە کورد نییە ینی تورکمانی کورتوانیوتی لانی کەم لە چوارچێوەم عێراق و پەرتەوازێ و ئەمێژود وە خۆ دوتت هەزار بارەیە جێپەنجەی خۆی دیارکات بەداخەوە ئەو نەمەتی کارکردن و سیاست و دۆخەی لە عێراقا هەیە ڕنگدانەوەی لەسەر مرۆڤی کورد لەسەر سیاسەکانی کورد لەسەر دنیابینی کوردیش داناوە بۆیە هەمیشە بەداخەوە کورد بۆتە بەشێک لەو بیرکردنەوەیە بۆتە بەشێک لەو ڕەتەچەیی لە سیاستکردن کە دەبینین عێراق هەمیشە لە هەڵچوونایە و لە ئەگەری پێشات و گۆڕانکاری گەورایە بەڵام دوجار پرسیارەکە ئەوەیە ئێمەی کورد ئەلئان فارسەکاڵی هەر ئەم شەو مەسەلەن چی ئامادەکاریەکمان کردووە بۆ ئەوەی سبەینێ لە بەغا مەسەلەن بۆ نمونە لە خۆپشاندانەوە بگاتە ئاستی پێکدادان یعنی ئایا ئێمە پرۆژەمانەیە یان هەمیشە سەرقاڵی پۆست و پلە و دەستکەوتی حیزبی و کەسین بەداخەوە دەبێ ئێمە ئەم ینی ئێمە پێویستمان بە تەرزێکی تری سیاسیە ئێمە پێویستمان بە قوتابخانە و بیرکردنەوەیکی تری لە سیاستکردنە لەم دنیا نوێیە و لەم عێراقە جەنجاڵە ینی ئەو مۆدێلی لە سیاستکردن کە هەمیشە سیاسەتی ڕق و سیاسەتی بەرژەوەندی کەسی و حیزبیە بەڕاستی لە زیان زیاتر هیچی بۆ کورد لێ بەڵێ دەبێت کورد بە دوای مۆدێلێکی تری سیاستکردنە بگەڕێکە غەمی کورد و کوردستان و پرۆژە سیاسیەکەی و مافە سیاسیەکانی بێت زۆر باشە گفتگۆی زیاترەکەین بەڕێز دکتۆر بەڕێز دکتۆر سامانم کاتت باش بۆ چوونی بەڕێستان وەک پسپۆڕێکی بواری سیاست بەڕاستی ئەمە وەکو کورد لەناو ئەو هەموو پەرتەوازەی و ئەو دەرفەتانە توانیمانە دەرفەتەکان سوود لێ ببینین سڵاو لە بەڕێستان کاکزانە سڵاو لە میێوانە خۆشەویستەکانتان و لە هەمان کاتە سڵاو لە بینەرانتان سەبارەت بە ئەو پرسیارەی جەنابتان کە ئاراستەتان کردووە و هەروەها ئەو سەردەی ئەو بەڕێزە سەبارەت بە مێژووی عێراق باسی کردووە ئێمە دەتوانین بڵێن کە مێژووی عێراق دەتوانین لە ساڵی 1920ەوە باسی لێ بکەین کاتێککە وەکو دەوڵەتێکی دەستکرد دامەزێنراوە پاشایەکی دەرەکیان بۆی هێناوە کە پاشاکە خۆی پێی وابووە کە ناتوانێت حکومڕانی عێراق بکە بە حکمی ئەوەی کە فرە نەتەوەیە و فرە ئاینە و تاڕادەیەک پاشاگەردانیەکی تێدایە بەڵام بە هۆکاری ئەوەی کە ئینگلیز ئینتدابی هەبووە لەسەر عێراق و هاوکاری ئەو پاشایەتیە بووە توانراوە تا ڕادەیەک خواستەکانی نەتەوە جیاجیەکان وەکو چۆنڵێت لە ڕێگەی زەبروزەنگەوە لە ناو ببرێت خەفە بکرێت بەڵام لە هەمان کاتە نەتەوەکان بەردەوام بوونە لە خواستەکانی خۆیان ئێوە دەزانن کە لە ساڵی 1990 ویلسن ودرۆ باس لە جارنامەی مافی مرۆڤ دەکاوە باس لەوەش دەکات کە مرۆڤ گەلەکان ئەتوانن وەکو چۆنڵێت چارەنووسی خۆیان بەدەست بهێنن وەگەلی کوردش یەکێکە لەو گەلانەی کە بە پێویست دەزانرا کە بە مافی خۆی بگا کە نەگەیشتووە. ئەلبەتە ئێمە ئێستا باسی عێراقی پاش 2023 دەکەین لەبەرەوەی ئێمە دەبێت لەگەڵ واقعی ئەمڕۆ قسە بکەین و ئەمەشی بکەینەوە ئێمە چه ئامادەکاریەکمان کردووە کە لە پاش 2023 کە بەشداریمان کردووە لە بنیادنانی عێراقێکی نوێ و پێکەوە لەگەڵ لایەنەکانی تر لە عێراقا دەستورێکمان نووسیوە کە لە 2005 هاتۆتە کایەوە کە زۆرینەی گەلی عێراق دەنگی پێداوە و لە سەرەتایی دروستبوونی عێراقی نوێی پاش ڕوخانی ڕژێمی بەعس توانراوە تا ڕادەیەک هاوپەیمانێتیەک هەبێت بە ناوی هاوپەیمانێتی کوردستانی کە تا ڕادەیەک یەکدەنگ بووە و سەرکردەکانی ڕیزی یەکەم لە بەغدا حزوریان هەبووە بەڵام دواتر ئەو جۆرە حزورە لەوێ کاڵتر بۆتەوە و هۆکارچیە بەڕێز دکتۆر هۆکارچی ئەم کاڵبوونەوەیە هۆکاری ئەم کاڵبوونەوەیە ئەو هاو هەڵوێستیە بەڵێ ئەو هاو هەڵوێستیە
ئەتوانم بڵێم تا ڕادێک جیاوازی تیا دروست بووە. هۆکارەکانیشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەمیشە ئەحزابی سیاسی پێویستە لەسەریان کار لەسەر وەکو چۆنەڵێ وەکو نوێنەری گەلی کوردستان لە بەغدا کار لەسەر ئەوە بکەن کە مافەکانی گەلی کوردستانیان پێ ئەولەویەت بێت، بەڵام بە حکمی ئەوەی کە لە عێراقیشە هێزی دەرەکی هەیە کە دەستێوەردان دەکات و لە عێراقیشە نەتوانراوە هێزێکی نیشتیمانی دروست بێ کە بەرژەوەندەکانی عێراق و سەروەری عێراق باوکۆکو چۆنڵێت بپارێزێت، وای لێ کردووە کە فشاری خستۆتە سەر لایەنەکانی هەرێمی کوردستان و تا ڕادێک ئەو یەکگرتووەی کە لە پێشووتر هەبووە کاڵتر بێتەوە. ئەمە یەکێکە لەوەی کە پێی دەوترێت هۆکارەکان. ئەوی ترشیان ئەو لایەنانەی کە لە ناو خودی عێراقە دەسەڵاتدار بوونە تا ڕادێک دژ بە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان کاریان کردووە، بەڵام لە بەرامبەردا لایەنانی هەرێمی کوردستان نەیانتوانیوە پەکێجێکی سیاسی وەکو ئاماژەش پێکرا با بڵێن بەردەوامی لەسەر بێ استراتیژێکی درێژخایانیان هەبێت تا ڕادێک ئەو بابەتانی کە لە دەستورە وەکو مافی گەلی کوردستانن بەرگری لێ بکەن. ئێمە باس لە مادەی 140ەکەین کە بەداخەوە بە هەڵپەسێردراوەیی مایەوە، باس لە مافەکانی هێزی پاسەوانی هەرێم دەکەین کە پێشمەرگەیە کە بە هەڵپەسێردراوی ماوەتەوە، باس لە بودجەی هەرێمی کوردستانەکەین کە بە شێوەی لە پاش 2014 بڕاوە، و هەروەها باز لە یاسای نەوت و گاز دەکەین کە لە ڕەشنووسەکەی لە 2007 هەبوو و ڕاوەستاوە تا ئێستش بەبێ ئەوەی کە باز لە ڕەچاوکردنی مادەی 111 و 12 بکرێت ئەو بابەتە کارە نەکراوەتەوە. ئەمانە هەمووی بوونەتە هۆکاری ئەوەی کە تا ڕادێک هاوهەڵوێستی لە هەرێمی کوردستانش لاواز بێت. بەڵێ گفتوگۆی زیاترەکەین کا کۆچەر تۆکو ڕۆژنامە نووسێک هۆکاری ئەوەی کە کورد نەیتوانی وسود لە دەرفەتەکان وەربگرێت پەیوەندی بە لایەنە عێراقیەکانەوە یان پەیوەندی بە کورد خۆیەوە بە تایبەتی لەم دۆخەی ئێستاە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، سوپاس بۆم دەرفەتە. هۆکار زۆرن، ئەمە سەرەتا لە ناو خۆی هەرێمەوە ئەگەر هەندێک شت باز بکەین. ئەو پەرتەوازی ئێستا لە دۆخی سیاسی هەرێم و لایەنە سیاسیەکانی هەرێم ئەتوانم بڵێم بەگشتی لە هیچ کاتێکی تر ئاوا نەبووە. ڕاستە لە شەڕی ناوخۆدا زۆر شپرزە بووین، بەڵام ئەگەر بین لە دوای ساڵی 2023ەوە تاوەکو ئێستاکە زۆر لە دۆخێکی خراپدایە و کورد ئێستا زۆر پەرتەوازەیە. بەڵام من ئەمە خاڵێک لەوەوە باز بکەم کە کورد لە دوای 2023ەوە ڕۆکو ئەو میوانەی بەر لەم قسەی کرد تۆزێک تیشکی خستە سەری بەشداری کرد لە کاراکردنەوەی عێراق لە دامەزراندنەوەی با بڵێن دەوڵەتی عێراقی، بەڵام ئەو کات هیچ مەرجێکماندانەنا. من خاڵێک زۆر بە هۆکارێکی زەق دەیبێنم کە لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستانیان ئەگەر بڵێن کورد بەگشتی ڕای کورد بەگشتی لەگەڵ عێراق ئەوە بووە مەرجی نەبووە لە بۆ دانیشتن، مەرجەکان زیاتر لەوە بەرژەوەندی حزب بووە. ینی ئەمە یەک لە هۆکارەکانە و تا ئێستا ئێمە نەمانتوانیوە لە میانەی ئەو دانیشتانەی کە کراوە لەسەر پرسی پێکێنانی حکوومەتی عێراقی لەسەر چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ لایەنی عێراقیەکان بە مەرج و بە قانون و یاسا و دەستور بگەینە ڕێککەوتنێک کە ئەمە ڕێککەوتنیەکی ئەوەندە ساڵەیە کە بە پێی دەستور بە پێی یاسا بەرکارەکانی عێراق لەگەڵ کورد بکرێتن. یعنی خۆی خاڵەکە ئەمێ قسێک بێنمەوە مەرحوم جەنابی مام جەلال هەموو جارێ کاتێک ئەو کێشانە لە بەرامبەر کووردا دروست دەبوو ڕۆڵێکی زۆر کارا و گرنگی دەژێڕا لایەنەکانی کۆ دەکردەوە ئەگەرچی دژەکان زۆر بوون لە عێراق، بەڵام ئەو دەیتوانی بەسەر ئەم دژانە زاڵ بێ، بەسەر ئەم کۆسپانە زاڵ بێ و بتوانێت دۆخێک لە هەرێمی کوردستان یان با بڵێن چەند ساڵێکی حکومڕانی لە بۆ هەرێمی کوردستان لە عێراقەوە بە ئارامی بەڕێ بکە. بەڵام ئێستا ئەمە ماوەی چەند ساڵێکە، یعنی دەبینین ئێستا نەدانیشتێکی جدی لەگەڵ هەرێمی کوردستان دەکرێت، ئەگەر قسەکەم شیاو بێ نەحسێبێکی ئەوە بۆ با بڵێن کورد دەکرێت لە عێراقەوە کە شیای ئەوە بێ باز بکرێت. هۆکارەکەی ئەوەیە بەڕێزکە کورد لە نێو خۆیدا بەڕاستی پەرتەوازەیە لە پێناو بەرژەوەندی ململانەیەکی بەتایبەتەوەی ئێستا هەیە. پێت وایە کورد ئەگەر بیتوانی بە کا کۆچەر
بیتوانی بە یەک خیتاب بێت دەیتوانی بەهێزتر بێت بێگومان یەک خیتاب بێ دەتوانێت بێستر بێ بەڵام ئێستا بنمونە ئەگەر پرسی سەرۆک کۆمار بینەوە سیر کە بزانێت چ ململانەیەکە لە هەرێمی کوردستانەوە لە کاتێکدا پێشتر ئەم پۆستانە دابش کراون یعنی ئەم پۆستانە پێشتر دابش کراون پارتی لە هەرێمی کوردستان سەرۆکایەتی حکوومەتی هەیە سەرۆکایەتی هەرێمی کوردستانی هەیە لە بەرامبەردا یەکێتی لە بەغدا پۆستی سەرۆک کۆماری هەیە بەڵام ئێستا ئەم دەستێ وەردانە ئەم جۆرە ململانەیە ئەم جۆرە نەگەیشتن لەسەر پۆستێک بەجددی کورد زیاتر پەرتەوازەتر دەکا ئەمە خاڵێکی ترە خاڵێکی تر کە زۆر ئەتوانم بڵێم بۆتە هۆکار دەستێوەردانی وڵاتانی ئەقلیمە یعنی نزیک خۆمان لە چواردەوری خۆمان دەستێوەردانێکەیە کە زۆر زەقا کە دژایەتێکی بێ ئەتوانم بڵێم بێوێنەی کورد دەکرێت کە نێوێ لە بەغدا بگات بە مافەکانی خۆی بەڵێ کاک کۆچەر گفتوگۆی زیاترەکەین کاک بێستون سوپاس دەکەم لەنا ئەو هەموو ئاڵۆزیانەی کە هەرسێ میوانەکەم باسییان کرد بەڵام لە ماوەی ڕابردوو مەسەلەن دۆخەکە گەیشت بۆ ئاستێک کە تحلیلی ئەوە کرا کە مەترسی جدی لەسەر قوارەی هەرێمی کوردستان هەیەەوە جەنابەت بۆ ڕستەیەک باست کرد لە مێدیاکان کە زۆر دەنگدانەوەی هەبوو لە چیەوە گەیشتی ئەوە کە بەڕاستی مەسەلەن هەتا تۆ کاتیشت دیاری کرد لە مانجی حوتە کۆتایی بە قوارەی هەرێم دێ بەڵام ڕەنگە هەندێک کۆتایی نەوعێتی هەبێ بۆ ئێمە نەمانتوانین سوود لە دەرفەتەکان وەرگرت سەرەتا زۆر سوپاس هیوادارم بەتەنیا بۆ ئەم پرسیارە نەهات بێتم وەڵامی بمەوە ئێمە سوودمان لە دەرفەتەکان وەرگرتووە بەڵێ ئێمە بە معتەیات و بە مەخرەجات سیاسە دەکەین ئەوەی کە خۆی ناوناوە چاودێری سیاسی ئەوەی اختصاصی سیاسی ئەوەی اختصاصی قانونیە ئەوەی بەشدارە لە مەسایلە نەتەوەی و قەومی و نیشتمانیەکانە بۆی هەیە ڕابڵێ لەسەر ئەو معتەیاتی کە لە مەشهدی سیاسی وڵاتەکەی ئەبینێت ئەوەی کەوتراوە ئەوە بەتەنیا قسەی من نییە با لەم خاڵەوە دەست وتم هەمووی ئێستا معارضەی عێراقی معارضەیەکی تازە دروست بووە لە دەرەوەی وڵات چەندین لە کەسایەتی سیاسی عەرەبەکان چ شیعەت چ سوننا مشارکن خۆشیان ئەو ڕایە ئەڵێن خۆ ڕوخان چییە؟ ڕوخان ئەوەیە کە تۆ وڵاتێکە دەبێ استقراری تیان نەبێ نظامێکی حکمی موحد نەبێ بە قانون و بە دەستور و بە مادە تەشریعیەکان نەڕۆی بەڕێوە ماف و ئیلتیزامات و نظامی حکم و مؤسسات دیاری نەکرابێ معتەقەدات تایە باڵا نەبێ تەداخلی خارجی تایە سەرپشک نەبێ خۆت خطابی موحدت نەبێ خۆت نظامێکی سیاسی و مؤسساتی مەدروس و پیاوی مناسب لە شوێنی مناسبە نەبێت ئەو عێراقە تەشکیلە بێ کە ئێستا ئێمە هەمومان وەکو پولی دۆمینە خۆ ئێمە لە عێراقیشی موحدین بەپی ئەو دەستوری کە دانراوە خۆشمان دەنگمان بۆیەوە بەپی مادەیەک عێراق کۆماریە نیابیە دەوڵەتێکی ئیتحادیە نظامی حکومتیایە پەرلەمانیە دەوڵەتێکی خاوەن سەروەریە کام لەم مادانە ئێستا لە دەوڵەتی عێراق ئەبینرێ نە دەوڵەت موحدە نەخاوەنی سیادەیە دەلایلەکانی زۆر نامێ بچین تەفاسیل لە بەرەوەی کاتەکە بەشتی جدیترەوە بکوژین وەنە دەستورەکەشمان هەموو ئەوانی کە ئەم بەڕێزانە باسییان کرد زەمانەتە بۆ ئەوەی کەوا ئێمە بمێنینەوە لەو وەزعەیە کە ئێستا ئەم عێراقە نظامی حکم کەس نازانێت چییە ئێستا بووە عێراق بۆ بە یەکێ لە وڵاتانی کە پاش 9 مانگ چۆتە یعنی وەکو چۆن ڕقەمی قیاسی شکانووە کە تشکیلی حکومەتی تیان نەکراوە لە هیچ وڵاتێکی دنیای نییە لە دوای 9 مانگ تشکیلی حکومەت نەکرێ تۆ ئەتوانی پێم بڵێ ڕوخان چیە ئێستا کەواتە ئێمە مهددین بۆ ڕوخان و سەرەتاکانیشی دەرکەوتووە و نەوایەکانیش دیارە خۆ ڕوخان هەر ئەوە نییە تۆ ئینقلابێکی عسکەری بکەی شۆڕشێکی مستەلەح بکەی نەخێر ئێمە ئێستا شۆڕشێکی وشیاریمان پێویستە قیاداتی ئەوانی کە لە 2023ەوە نظامی حکمیان بردووە بەڕێوە ئەوانی کە لە پێشەوەی جەبهەکە بوون ئێستا هەم لە لای مەرجەعی دینی سیاسی عێراقیەکانەوە کە شیعە با بڵێن سەرپەرشتی حکومەت دەکات ئەو ڕای وایەکەوە ئەم پۆلە لە سیاست مەداران ئینتیها بە ئەوە هاتووە کە ئیتر لەم حکومەتە لەم پەرلەمانە لەم قەزاوەتە شوێنیان مابێتەوە ئێستا کار لەسەرەوە ئەکرێ خەڵکانی بەشی دووەم بێن سەفی دووەم بێتە پێشەوە کەواتە مەدلولاتی ڕوخان وازەحە بەڵام ئەوەیە کاتی ئەوێ هیچ لە شەو ڕۆژێکی هیچ کاتێک نەبووە یعنی تۆ مەسەن بۆ نمونە چه وڵاتێک هاوڵاتیانی لە شەو ڕۆژێکە یا بە ماوەی 40 ڕۆژ یا بە ماوەی مانگێک توانیوێتی ڕوخان دروستکە ئللا ئەبێ زەمینە سازی بکرێ
ژەرخانێکی بەهێز بکرێ هێزەکان بۆ ناخۆی هەرێمی کوردستانی ژەمە ڕاستە یان جیاوازترە بەتەکی تۆ ئێمە وەکوتم ئێمە بەشەشین لە عێراق تۆ بەتەمای لە عێراقا نظام هەر گۆڕانکاریشی بەسەرا بێ بە ئینقلابی عسکەری بێ بە ئینقلابی هێمنانە بێ بە دەسا و دەستکردنی ئاشتیانی دەسەڵات بێ لێرەش کاردانەوەکە بێ بۆ ئێرە بۆ ئەوەی کە ئێستا لە کوردستانە هەیە هیچی کەمتر نییە لەوێ بەدەلیلی چی بەدەلیلی ئەوەی کە ئێستا زۆرێک لە عێراقیەکان ڕایان وایە ئێستا مەرجعی شیعەکان با بڵێن سیستانی سێ کارتی زەرد و کارتێکی سووری بۆ سەفی یەکەمی تەواوی قیادەی عێراقی بەکارهێناوە کە ئەمانە ئیتر لەبەر ئەوەی قیادەی تەسویف و مماتەڵە و بە تەوافقات فەساد و ئیدارەدانی دەوڵەت نەیانتوانیەوە بە پێی پێویست عێراق و شعبی عێراق و گەلانی عێراق بە معتەقەداتی جیاواز و بە مکەوناتی جیاوازەوە بگەێنە کەناری ئارامی لەبەرەوە هەر بۆ چوونێک بۆ هەر گۆڕانکاریەک لە عێراقێکی معقد و ئاڵۆزە بە تایبەتی دوای 2023 ئەبێت چاوەڕوانکراو بێ ئێستا ئێمە دانیشتون هیچ لە گۆڕایانە سبینێ سەدرەکان ئەڵێن ئەمڕۆ ئێستا حالیان هێز بڵاوکراوەوە ئەڵێن شەمە یەکمانە خاتەوە تا دوێنێ بۆ ئەیانت ئەمە جەڕول ئوزنە یعنی گوێبادانێکە هاتوین لە کاتێکدا لە هیچ وڵاتێکی دنیا نەبووە عێراقێکی معقدی ئاوا بە نیو سەعات لە دەرەوەی جسری معلق کە 600 شەهیدی تیادراوە لە تشرینیەکان زیاد لە ساڵونیەک نەیانتوانی بگەنە نیوەی جسری معلق خێرە بە نیو سەعات دەگەیتە ناو پەرلەمان و بەڕاکە ڕاک و بە نەعلی ئیسفنج و دوو لە ڕووی بینەرانی بەڕێز ئەوە هۆکار چییە مەسەلەن هۆکارەکە هەمووی ئەزانکی تەسویف و مماتەڵات لەبار یەک چووە بەڵێ لەبار یەک چوو پرۆسەکە بەڵێ پرۆسەکە ئەزانی چۆنە ناگەنە قەنەعەت ئەمانە منتەهیە یعنی ئەم قیادانە ئیتر یعنی معقولە لە دوای ئەم هەموو بودجەیە عێراق 450 ملیار دینار بودجەی هەموو بودجەکانی دیار نییە 9,000 مەشروع کە وەهمیە هیچی دیار نییە لە عێراق زیاد لە ملیارێک و 600 میلیۆن دۆلار کە بەهەدەر دراوە لە سەروەت و لە ماڵی گشتی عێراقا ئەی ئەمانە ئیتر تۆ ئێستا چۆن مجرب سەد لە جارێکی تر یعنی معقولە کەسێکی فاسد کەسێکی خراپ بەکارێنرا لە دەسەڵاتە بێمتمانی بیتەوە بڵی وەرە تۆ دیسانەوە دوای 90 ساڵ تۆ زیمامی عمر بکاتبێسونە ئەو هەموو ئالۆزیەکە و ئەوەی کە تەنانەت مەرجعی باڵای شیعش کارتی زەرد و سووریشی بەرز کردوەوە کورد ئەیتوانی باشتر بکات کورد ئەیتوانی سوود لەو دەرفەتانە وەربگرێ نەخێر کورد ناتوانێت کورد بە درێژایی مێژووی کورد هەرچەندە ئێمە ئەو کتێبەمان نەخوێنێتەوە من حەزمە کە کتێبەکەش هەر دیراسەیەکیشمان کردای بۆی بزانین 5,000 ساڵ لە مێژووی عێراقێک کە داگیرکراوە بالفعل عێراق داگیرکراوە 80 ساڵ لە دروستبوونیەوە سونەکان لە دوای مەلەکێت سونەکان حکمڕانیان کرد دوای ئەو شیعاتۆ خۆی بە مەقدورە زانێ بە بیریشە نەچێ لە پێش لە 2023 شیعە وەهمێکی هەبوو کورد وەهمێکی خەمێکی هەبوو سونەکان خەمێکی هەبوو خەمی سونەکان ئەوە بوو کە هەموو بە کۆمەڵ نەچنە سژنەوە یعنی کۆتوبەندیان کەن و دووریان خەنەوە لە حکمی سیاسی کورد مشکلەی مادی با بڵێن جغرافی و مێژوویی هەبوو و هەمیشی لە لای مادیات بوو زیاتر شیعەش لەبەر ئەوەی کە زۆر چەسابوونەوانێ داوای حکمیانە کرد ترسی ئەویان نەبوو هاوپەیمانەکان جۆرێک لە ئینقلابات دروست بکات و نەگەن بە دەسەڵات لەبەرەوە هاتن لە مەجلیسی نوابی عێراقیە کە دەستور دامەزراو کە مەجلیسی نواب تشکیل بوو ئەو دەستورە کە هەمومان دەنگمان بۆیاوە لەبەرەوە کورد خۆی خەتابارە لە مەوزوعەکە بۆ یەکەم خطابێکی موحەدی نەبووە دوم قیادەیەکی سیاسی محنەک و محددی نەبووە بە تایبەتی لە دوای وفاتی مام جەلال و کاکنەوشیروانەوە تەواوەتر مەوزوعەکان لە گرێژ نەچووە سێم تا ئێستا قەزەی کوردی قەزەی حاڵەتێکی ئینسانیە یعنی نەچووەتە بابی ئەوەی لە محفەلی دەولیە لە قانونی دەولیە لە قانونی نێودەوڵەتانە مەسەن باز بکرێت چوارەمیان چه دەستی گرتبوون هەموو ئەم ئەحزابانی کە ئێستا هەمویان ئەچن بۆ بەغا بە نیم سەعات دەگەنە بەغاوێنەوانی چه دەستی گرتبوون 90 ساڵە داوای مافەکانیان کرد لە دەستورە ئەو دەستورە دەیباجەکەی زۆر ئەڵێ التیزام بەم دەستورە پارێزراوە عێراق موحەدە ئێستا لەم دۆخەیە کە ڕیزی هەمەر لە بەردەم ناوچەی سەوز و کەس نازانێ ئەم هێزە بۆچی کۆکراوە تۆ نهێنی ئەم هێزە چیە یعنی کورد یەکێتی و پارتی هێز و لایەنە سیاسەکانی تر ئەتوانن چی بکەن هیچیان ناتوانانی هیچ بکەن بەڕای من هیچ وەزعەکەش بە بۆچوونی من نەتیجەکەی ئەوەیە
ئەم وەزعە ڕوا درێژە پێدرێ تا پەرلەمان 2 ساڵی خۆی بەلایانی کەمەوە تێکا بۆی امتیازاتی خۆیان وەرگرن زۆر بە سەراحەت پاژەوە موعیدی انتخاباتێک داهانرێت انتخابات دەکرێت يعني حکوومەتیش تشکیل نابێت من تەسەور ناکەم تشکیل ببێت چونکە سەدرەکان نایڵم تشکیل ببێت بە سەراحەت چونکە ئێستا ئەوان خۆیان بە منبوو دەزانن لە لای جەماوەرەکەیان تەسەورەکەی سبەی حرەکەی بکەن کە بە تایبەتی وادەی ناکرێت چونکە یەکەم جارە مەجلیسی ئەنجومەنی نوێرانی عێراق خۆیان کۆنابنەوانێ هیچ کۆبوونەوەیەک نییە تا سەرۆک کۆمار هەڵبژێرێت دومیش کورد ڕێک نەکەوتووە بەڕاستی ئەمە زۆر تانەیەکی زۆر گەورەیە بۆ سیاست مەدارانی کورد لەم وەزعەیە یعنی معقولە 9 مانگ تۆ لەسەر کەسێک ڕێک نەکەوی کەسا هەموو معادلی سیاسی عێراق نظامی حکم لە عێراقا بەسراو بۆ وەخەتەری ئەوەش نظامی پەرلەمانی بگۆڕێ بۆ نظامی ڕئاسی زۆر مشکلەیە لەوەش خەتەرتر ئەوەیە ئلغای دەستور بکرێت دەستورێکی نوێ تەشکیل بکرێت هەموو خەتەران لە بەردەم کوردەکان لازال مەفتوح کراوەیە لەبەر هەموو مکەونات ئێستاکەواتە بڵێن کورد پەرتەوازەترە لە شیعە بە هەموو ماناکانیەوە کەسیان لە کەسیان باشتر نییە هەمویان مەتبوعن هەمووی مەتبوعە تەداخلاتەیە کەسیان صاحبی بڕیار و سیاست و خطابی سیاسی موحدی خۆیان گفتوگۆی زیاترەکەی کا حەسەن کەواتە ئەوەی کە هەیە مەسەلەن هەم مەسەلەن لە تای تەرازوێکە لێک نزیکن ئاهاو ئاستن کورد ئەبوو چیتر بکات بە لەناو ئەو مێژوە خوێناوی ئەوەی کەوتۆ ئەڵێ من بە هەزار بارەی ئەبینم وڵی کاک زانە ینی کورد دەیتوانی زۆر شت بکات بە ئێستاشەوە ینی من بە ئێستاشەوە کورد دەتوانێت سوود لە ڕووداوەکان و لە دەرفەتەکان ببینێ بەڵام کێشەی کوردەوەیە هەموو ئەو دەرفەتانی کە بە درێژایی مێژواتونە بە تایبەتیش لە ساڵی 91 بەدواوە یعنی کورد نەک نەیقۆستۆتەوە بە قازانجی خۆی بەڵکو خۆی بۆتە فاکتەرێک بۆ ئەوەی لە بەختی خۆی بدات کە دەڵێنی کورد مەبەستمان قیاداتی سیاسی و حزابی سیاسیە بەڵام هەر یەکێک بە ئەندازەیەک هەر هێزێکی سیاسی بە ئەندازەیەک بۆیە من هەمیشە ئەڵێم ئەوەی نەچوە بچێ ئێستاش دەتوانین ئەو مۆدێلە خراپەی لە سیاست کە لە دنیای کوردیایان لە سیاستی کوردیایە بیگۆڕین بە بەرژەوەندی خەڵکی کوردستان بخەینە پێش هەموو بەرژەوەندەکانەوە و ئێمە بە تایبەتی لە دوای ماڵاوای کردین جەنابی ئیمام جەلال کۆکەرەوە زۆر گرنگە بۆ نەتەوە بە تایبەتی لە حاڵەتی نائاساییە و لە حاڵەتی شڵژانە و لە جوگرافیا و دۆخێکی سیاسی هەڵچووە کۆکەرەوە زۆر گرنگە ئێستا ئێمە بەڕاستی خەڵکی کوردستان و هێزە سیاسەکان تەنانەت بە عێراقشەوە کێشەی کۆکەرەوەیان هەیە کێشەی چەتریان هەیە بۆیە لە ئێستادا ئێمە بێ چەترین بێ کۆکەرەوەین بێ ڕێبەرێکی گەورەین کە لێگەڕێ حزبەکەی چییە و بەرژەوەندی فلانە پارێزگا چییە بێ قسە لەسەر بەرژەوەندەکانی کوردکە کەواتە وەکەوەی سەرەتا ئاماژەم بۆی کرد مۆدێلی ئێمە و مۆدێلی عێراقیەکان بەو پێی تێکەڵیەکین و بەو پێی تا ئەندازەیەک بەشی لە کەلچەر و لە ڕابردوومان تێکەڵ بووە بەداخەوە لە مۆدێلە سیاسەکەشە بە هەمان چەشنبی دەکەینەوە ئەنجا ئەوەی کە ڕاستیە ئێستا ئەم سیاسیانەوە ئەم هێزە سیاسیانە بەشی هەرە زۆری لە 20 ساڵی ڕابردووە هەم پەیوەندی نێوان ئەوان و جەماوەر تووشی تێکشکان و تووشی دابڕان بووە و هەمیش خۆیان لە نێوان خۆیانە بە تایبەتی لە بەغدای پایتەختە گەیشتۆتە ئاستێک کە ئیتر نەتوانن پێکەوە سیاست بکەن چونکە بەرژەوەندی کەسی و بەرژەوەندی حیزبی و هێندە بەرژەوەندیەکان زۆرن و هێندە دەستێوەردانە هەرێمایەتەکان زۆرن تەواو ینی ئەو قۆناغە تێپەڕیوە ئەم ڕعیلە لەمانی کە سیاستەکەنیان ئەم کارەکەرانە بتوانن پێکەوە حکمێکی ڕەشید بینا بکەنەوە بتوانن عێراق دروست بکەنەوە و کێشەی ئەم جۆرە لە سەرکردایەتی بڕایان بە دیموکراسی نییە بڕایان بە دەستکردنی دەسڵات نییە و بڕایان بە فرەیی سیاسی نییە و بڕایان بە تەنانەت هەڵبژاردن ژینێ ینی هەڵبژاردن دەیکەن باشەکە حەسەن بەڵام ئێستا لە ناو هەموو ئەو ئاڵۆزیانی خۆیان و پەردەوازی خۆیان مەسەلەن فشارەکانیان جدیترن لەسەر کورد مەسەلە لە یاسای نەوت و گازەوە بۆ مەسەلی بڕیارەکەی محکەمەی فیدرالی بۆ کۆمەڵێک بابەتی تر ینی ئەوان مسەیتەرتر دەرەکەون بەڕاستی ئەوان شعارێکەیە بەداخەوە کە ئێمە مانایشەکە قسەی لەسەری بکەین ڕەنگە بە ڕاسیزم و بە شۆفێنی ئەوانە لە قەڵەممان بن کاکزانە ڕاستیەکەیە لای عەرەب بە ئیسلامیەوە بە ئەلمانیەوە بە چەپیەوە بە قەومیەوە نازانم بە هەموو مۆدێلەکانیانەوە لە ئاستی کووردا یەک ڕێیان هەیە ینی دەبێت ئێمە لێمان تێک نەچێ ینی ئێستا بڕۆ سونیەک تێڕانیەکی بۆ کوردەیە شیعەیەکی بە هەمان شێوە
تێڕوانیە و دوجار دەگاتە قەزەی کورد و دەگاتە مافەکانی کورد هەموو ئەو هێز سیاسیانە بەڕاستەوخۆ بە ناڕاستەوخۆ یەک ئامانجیان هەیە لە بابەتی کووردا و بەڕاستی نەبڕۆیان بە دیموکراسیەت هەیە نەبڕۆیان بە دەستورەکەیە نەبڕۆیان بە مافەکانی کوردیشەیە و نەبڕۆیان بە دەوڵەتێکی فیدرالیشەیە بۆیە هەوڵێکی زۆر گەورە هەیە ئەگەر سەر بگرێ عێراق کاتەوە عێراقیی ئەو فیدرالی ئەوانە نێڵێ بەڵام لیان تێکچووە سەرئەنجام ئەزمموی ڕابردوو پێمان دەڵێ عێراق ناتوانێت ینی ئەم فۆرمش کە هەیە فیدرالیە ناتوانێت لە ئاستی خواستەکانی گەلانی عێراقا بێ و واقعی جوگرافی و واقعی ئەتنیکی و پێکاتەکانی عێراق بێ بۆیە ئەگەر سیاسەکان بڕیارە ئەم عێراقە بمێنێ دەبێ لە کەلەی شەیتان بێنە خوارەوە و بە فۆرمێکی تازە لە سیاستکردن و لە فەرمانڕەوایەتی و لە فۆرمی دەوڵەت چونکە حکومت شتێکە دەوڵەتی شتێکە دەبێ هەرگی بگۆڕێ مۆدێلەکەی ئەجینا دۆخی کورد چۆنە بینی کا حەسەن مەسەلەن لە ئێستا بە تایبەتی ئەمن پێم وایە کورد هەر بۆ مێژوو لەم حەقەبە زەمەنیە ئەگەر تۆزێک دیقەتێکی ڕابردوو بێن و بێن تۆزێک واز لە بەرژەوەندی حیزبی و کەسێکان بێنن دەتوانێت شت بک کورد چونکە بەڕاستی عێراق دروست نابێتەوە یان نیمە ڕاستیەکە حقیقەتێکە فەرزەن سبەینێ دوو سبەیش حکومەت تەشکیلکە عێراق دەکرێت خۆمە هەموو بەردەوام لەم چەش نابێ ئەوە نزگەی نۆمانگە هەڵبژاردن کراوە و حکومت دروست نابێ ئەگەر دروستیش بێتەوە یەکسانە بەوەی کە ساڵێکی تر 2 ساڵی تر 4 ساڵی تر هەمان ئاژاوە و هەمان ناکۆچی دووبارا بێتەوە بۆیە کورد دەبێ چەندین ئۆپشنی هەبێ و کورد دەبێ گوتاری خۆی کاکزانە ئێستا کێشەی کورد تەنها لەوان نییە جیاوازی لە پۆست و لە کۆمەڵێشتا بێ لە ئامانجەکان شایسە جیاوازی هەیە یعنی ڕوانی لە مامەڵەکردن لەگەڵ عێراقا لە ڕوانی لە بابەتی دستور ئەمە هەمووی زەرەر لە کوردەدا نەگزەرن لە کوردەدا زەرری ینی نیزگمان نەکاتەوە لە مەرگ ئەگەر ئەم شێوازە لە سیاستکردن بەردەوام بێ بڕواتان هەبێ نیزگمان نەکاتەوە لە مەرگ و ئەگەر پێچەوانەکەشی بێ دەکرێت کورد بەهێزەوە بە بەرنامەوە خۆی ئامادەکە بۆ هەر ئەگەری و هەر پێشاتێ کە لە مەیانی عێراقا ڕووەدا و بابەتی سەدریش بەڕاستی سەدر لێ ناگەڕێ ئەم حکومەتە دروست بێ و ئەگەر دروستیش بێ بڕام وایە ئاستەنجی زۆری بۆ دروستەکە ئەو کورت و مختصەر سەدر دەیەوێتی ئەم حکومەتە بۆ 6 مانگیان بۆ ساڵێک کازمی و ستافەکانی سەدرش بمێنێتەوە حکومڕانیەکی کاتی بێت و دواتر جارێکی تێ هەڵبژاردنێکی پێشوەخت بکرێت ئەجینا سەدر بە پێی هەموو محتەیاتەکان بە پێی هەموو دەراوێشتەکان سەدر 4 ساڵی ڕەبەق چاوەڕوان نابێت چونکە ئەگەر ئێستا لە دەرەوەی یاریەکەیە لە دەرەوەی پەرلەمانەوە ئەگەر چاوەڕوان بێت 4 ساڵ ئەو یاسایانە هەمووی دەگۆڕن بۆ قازانجی خۆیان و سەدر هەم جەماوەرەکەی لێ ئەتەچێتەوە و هەم یاساکانی لە دژ دەرەکەی بۆ ئێستا فرسەتێکە سەدر سەرەتا لە ڕێگای خۆپشاندان و ناڕەزایی مەدەنیەوە تا بەریەکەوتنیش ئەڕوا لەگەڵ ئەم بابەتە و مەشهەدی سیاسی لە عێراق زۆر ئاڵۆز زۆر باشە بەڕێز دکتۆر سۆرانی ینی لێرە کاک بێسوو باس لەوە کرد کە ئەگەر ئەمە ناولێنە نێن ڕوخان ئەی چی ڕوخانە وڵاتێک کە بەم شێوە بێت دوای نۆمان کە حەسەنی شەمان بۆ چوونیە کە بەم شێوەیە نزیکبوونەوەی لە مەرگ بەڕاستی بۆ چوونی بەڕێزت کورد ئەبێ لە ناو ئەم ئالۆزیانەیە چی بکە ڕێگە ڕاستەکەی کورد کامەیە ئەلبەتە سەبارەت بە ئەو بابەتەی کە عێراق دەوڵەتێکە کە پێی دەوترێ فیل ستیت ینی دەوڵەتێکی تا ڕادەیەک فاشیل یا سەرنەکەوتوو لە حکومڕانی هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە سەرانی شیعە زۆرینەیان بەداخەوە عێراقیان وەکو نیشتمان نەبینیوە بەڵکو کار بۆ ئەجندەی دەرەکی دەکەن و ئەوەش بوونەتە هۆکاری ئەوەی کە ئێمە وەکولایەنی کوردی یاخۆ من باسی هەرێمی کوردستانەکەم لە وەکو قوارەیەکی فیدراڵینە لە ناو چوارچێوەی عێراقێکی فیدراڵە نەتوانێ با بڵێن تەرەفی مقابل متمانەی پێ بکات یان ئەو متمانەی هەبێ بە تەرەفی مقابل و ئەو گرفتانە لە بەرامبەردا ڕوو دەدەن ئەوەی کە لەسەر با بڵێن سەرکردایەتی کووردە ئێوە هەمیشە ئاماژەتان بەوە کرد کە لە سەردەمی جەنابی مامجەلالە بابەتەکان ینی ئەرێنی تر بوو هاوهەڵیوێستی هەبوو لەگەڵ جەنابی
سەرۆک مەسعود بارزانی پێکەوە ئەیانتوانی بڕیار بدەن بەڵام ئێستا ئەو لایەنانەی تر بەداخەوە پەرتەوازاییان لە ناوخۆیانی با بڵێن هاو هەڵوێستیان نییە ئەحزابی تر دروست بووە نەوەی نوێ دروست بووە گۆڕان دروست بووە واوانە هەر یەکە بە پاکێجێکی خۆی دەچێت بۆ بەغدا و لەوێژ یا بەشداری دەکات یا بەشداری ناکات و فراکسیۆنەکانش لە ناو پەرلەمانە یەکگرتوویی دروست ناکەن بۆ ئەوەی کە بتوان لەسەر ئەو ئەجیندانەی کە من باسی دەکەم ئەجیندەی کوردستانی یەک هەڵوێست بن من باس لە پەرتەوازایی ناکەم چکە وشەی پەرتەوازایی تا ڕادەیەک هەڵەیە لەناو ئەم دەستەواشەی سیاسیە بەڵکو هاو هەڵوێستی نین یەک هەڵوێستی گرنگە کە لەبەرەوەی ئەحزابی سیاسی دەتوانێت بۆ چوونی جیاوازی هەبێت لە زۆر سۆرشت بەڵام لەسەر پرسە نیشتیمانیەکان یەکگرتووی هەبێ یەک هەڵوێستی هەبێت و بتوانرێت بەرژەوەندەکانی خەڵکی هەرێمی کوردستان لە پێشینەی کارەکانی بێت ئێمە کە باس لە عێراق دەکەین بەو شێوەیە هەمیشە ئەوەش وای لێ کردووە کە ڕێزنەگرتن لە دەستور ئێمە گەیان دەبن بەسکەوە بوو کە لە 2017 جەماوەری گەلی کوردستان بڕیاری ڕەفەراندۆمی داوە دەنگی بۆ بەڵێ بۆ سربەخۆیی کوردستاندا بەڵام ئەوە لایەنەکانی ترن کە عێراقن هێزە هەرێمیەکانن و بگرێت هێزی تری دەرەکیش لەگەڵ ڕای گەلی کوردستان نەبوون بە پێ پێوەرەکانی سیاست و لێکەوتەکان بەڕێز دکتۆر ئێستا هەرێمی کوردستان لە دەستێکی ئەمیندایە یان لە زۆنێکی ئەمیندایە لە ڕووی سیاستکردنەوە لە ڕووی هەنگاوەکانەوە لە ڕووی سیاستکردنەوە پێگەی هەرێمی کوردستان لە ناوچەکە پێگەیەکی سەقامگیرە و هەرێمی کوردستان تا ڕادێک لە ناو هەندێک هاوکێشەی نێودەوڵەتیە و هەرێمی کوردستان سەرکردایەتی هەرێمی کوردستان سیاستێک دەکا کە خۆی نزیک دەکاتەوە لەو لایەنانەی کە با بڵێن هەم هەرێمی کوردستان هەم ناوچەکە بەرەوکەران کەناری ئارام دەبن ئەو کەسانەی کە با بڵێن گرە و لەسەر هێزی بەرگری دەکەن ئەوەی کە پێی دەوترێ بەرەی مقاومە دوجار سەرکەوتن بەدەست ناهێنن ئەوە لە عێراقە دەیبینین کە ئیتاری تەنسیقی چۆن پەرتەوازایی تیا دروست بووە چۆن ئەوەی کە بەڕێز قائانی دێت سەردانەکات و تا ڕادەیەک دەڵێ لێگەڕێن با تەیاری سەدری بەردەوامی خۆی هەبێت ئەمە وای لێکات کە ئەمڕۆ لە ناو هاوکێشە هەرێمی و نێودەوڵەتەکانە ئەو کەسانەی کە خۆیان بە هاوپەیمانی ئێران دەزانی ئەمڕۆ وەکو چۆنەڵێت پەراوێز خراون و ئێران لە ناو کێشەی خۆیەتی هەوڵی ئەوادات کە بۆ بەرژەوەندەکانی خۆی ئەلبەتە لە هاوکێشە نێودەوڵەتەکانە سەرکەوتن بەدەست بێنێت پرسیارێکی تەفاسیلیتر بەڕێز دکتۆر بەڕێز دکتۆر ببوورە پارتی دموکراتی کوردستان لەگەڵ بەرێ ڕزگاری نیشتیمانیا بوو دوجار ئەوە لێکەوتەکانی بۆ یەکێتی نیشتیمانی لەگەڵ نزیک بوو لە ئیتاری تەنسیقی پێت وایە کامیان ڕێگاکەیان سەرکەوتوتر بوو کامیان دەگەنە دەرئەنجامێک بۆ خێر و بێری هەرێمی کوردستان من پێم وایە هەردوو حزبی سەرەکی لە هەرێمی کوردستانە بێ پاکێجێکی کوردستانیان هەبێت نابێت دابەش بن بەسەر ئەو دوولایەنانەی کە لە عێراقا هەن و ململانەی خۆیان هەیە لە نێوان خۆیانەکە تا چڕادەیەک وەکو چۆنڵێ تەصفیی حیساباتەکەن هەرێمی کوردستان مۆدلێکە سەرکەوتووە لە ناوچەکە بەراورد ناکرێت بە عێراقێک کە تا ئێستا لە ماوەی ئەو 17 ساڵەیە پردێکی دروست نەکردووە هەرێمی کوردستان ئەمڕۆ مۆدلێکە بەڕاستی زۆر لە وڵاتانی دەرەوە بە شانازی و ئەڕوانە هەنگاوەکانی و هەرێمی کوردستان چۆتە ناو کۆمەڵێک معادلەی نێودەوڵەتیەوە کە کاری لەسەری کردووە ماندوو بووە پێوەی و ئەمە ناتوانێت هەروە شێوەیە لای جەنابەت ڕوونەکە ئیتیمای نیشتیمانیە نیگەرانی و ڕەخنەیەکی زۆر لای خەڵکەیە لای جەنابەت هەڵبەت لە ناو زانکۆڕەنگەوە بەدی بکەیت ئەوەی کە لە لای خەڵک دروست بووە بەڵێ بەڵێ من ئەتوانم ئاماژەوە بکەم پرسیارێکی زۆر جوانە لەلایەن بەڕێستەوە کاڵبوونەوەی هەستی نیشتیمانی لای کۆمەڵانی خەڵکی کوردستان هۆکارێکی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کۆمەڵێک میدیایی دەستکرد بە ڕۆژانە بە کۆمەڵێک پەیامی ناڕاست ئاراستەی گەلی کوردستان دەکرێت و تووشی دڵڕاوچێ و نائارامی دەکات و ئەمە وای لێکات کە جەماوەر لە سەرکردەی سیاسی دوور بێتەوە و من پێم وایە سەرکردەی سیاسیش دەبێت بە خۆیان بچێتەوە خۆی لە نزیک بکات لە جەماوەری گەلی کوردستان بەرژەوەندەکانی گەلی کوردستانی پێ بە هەند بێت و لە هەمان کاتیشە بە یەک پاکێج کار لەگەڵ هەموو ئەو لایەنانەی کە لە عێراقە چ ئیتاری تەنسیقی بێت یاخۆت چ جیهەتێکی تەوافقی بێت یا تەیاری سەدر بێت تەنها و تەنها باس لەو خاڵانە بکە کە
وەکو مافی دەستوری گەلی کوردستانە کە دەبێت دووبارە جەختی لەسەر بکاتەوە لە بیرمان نەچێت هەرێمی کوردستان بۆ نمونە سبەینێ 100 ڕووفاتی بارزانەکان دەگەڕێنرێتەوە بۆ هەرێمی کوردستان کە ئەنفال کراون باشە ناکرێت لەلایەن هەرێمی کوردستانەوە سکاڵا تۆمار بکرێت دش بەو حکوومەتێک کە لە بەغدایە بۆچی تا ئێستا قەرەبووی ئەو ئەنفال کراوانە نەکراون ئەوانە فەیلەکانن ئەوانە 180,000 کەسی خەڵکی گەربیانە کە ئەنفال کراون ئەوانە بەرزانەکانن پێویستە لەسەر ئەوانە هەڵوێست هەڵبگیرێت بە سیاسەکان پێویستە کاراتر بن ئەوانەی کە نوێنەری گەلی کوردستانن لە پەرلەمانی عێراق پێویستە ئەمانە وەکو ئەجندەیەک وەربگرن قوتی خەڵکی کوردستان دەبڕێت کۆمەڵێک لایەن پێیان خۆشە و بەداخەوە نەپارێزە وەکو چۆنڵەیەکێتی ماپەروەرانی کوردستان سەردیگای پارێزەرانی کوردستان دەبێت کۆمەڵگەی مەدەنی کار لەسەر ئەو بابەتانە بکەن کە مافەکانی خۆمان پێڕەوا بێت نابێت دەرفەت بدرێ بە وەکو چۆنڵێت محکەمەی اتحادی بە کەیفی خۆی جێگەی بەشی تەشریعی بگرێتەوە جێگەی بەشی تەنفیزی بکرێتەوە و وەکو دیکتاتۆرێک ڕفتار بکە بەرامبەر بە گەلی کوردستان و هیچ لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان هەڵوێستی نەبێت. بەڵێ سوپاسەکەم کا کۆچەر وەک ڕۆژنامەنووسێک وەک ینی هاوڵاتیشی هەرێمی کوردستان پێت وایە مەترسی جدی لەسەر هەرێمی کوردستان هەیە ئەگەر بێت و خیتابەکان یەک نەخرێن؟ دەمێکە مەترسیەکان لەسەر هەرێمی کوردستانن بەس ئەگەر پێشەوەی لەسەر ئەو بابەتە قسە بکەین کە پرسیارت لەبارەوە کرد ناوخۆی هەرێمی کوردستان بەم جۆرە نییە کە بڵێ ئارامە و یعنی هاوڵاتی کێشەی نییە و لە ڕوو سیاسیەوە سەقامگیرە نەخێر هەروەکو گوتم ئەو دەستێوەردانی وڵاتان ڕۆڵی سەرەکی هەروەکو بینیمان تورکیا بەم دوایانەکە فەوزایەکی لە هەرێمی کوردستان دروست کردو دواتر وڵاتانی تریش حکوومەتی هەرێمیش لەو ڕۆوە کەم تەرخەمی هەیە لە شەقامی کوردی یعنی بەو جۆرە نێ با ئێمە ینی بە سەراحەت قسە بکەین واقعی شەقامی کوردی بگوازینەوە قسەی لەسەر بکەین بەڵام ئەوەی کە جەنابەت دەڵێ مەترسی بەڵێ بەردەوام مەترسی هەبووە لەسەر ئەم قوارەی هەرێمی کوردستان کە ئێمە ناتوانین یعنی لە ناو خۆماندا بە پێی پرەنسیپەکانی یاسا و ئەوەی کە لە بابلین دەستوری عێراقی بەرامبەر هەرێمی کوردستان دیاری کراوە نەمانتوانە مامەڵەیەکی جوان بکەین بۆ لەبەر ئەوەی هەمیشە کورد خۆی بە بچووک زانیوە بەرامبەر عێراق یعنی تۆ دەبینی لە دوای 2023ەوە ئەمە ئەگەرچی بەشداریمان کرد یان بڵێن بە جدی بەشداریمان لە دروستکردنەوەی دەوڵەتی عێراقی با بڵێن یەک پارچەی خاچی عێراقیدەوە بەڵام لە بەرامبەردا کە کورد لە ڕێگای مادەی 140ەوە چەند مافێکی دەستە بەر کرا کە پێی بدرێ بەڵام لایەنە عێراقیەکان بۆی ئەو ململانەی لە دژی کورد هەیەە تا ئێستا نیانتوانیان تۆ وەرە لە با بڵێن لە میزانەی ساڵانەیە لە مادەی 140 لە بودجەی پێشمەرگەیە لە کۆمەڵێک شتی تر یعنی کورد نەیتوانێت بگات مافەکانی خۆی بەڵام ئێمە هەر بەرەو پیلیانەوە دەچین بەشداری دەکەینەوە ئێستا لەم فەوزایەکە لە عێراقەیە من بەڕاستی و خۆم یعنی گەشتمەتەوە قەناعەتەی مادەم عێراق حیسابێکی جدی لە بۆ کورد ناکە مافەکانی بە تەواوی ناداوە زۆرجار پراوێزی دەخا لە پرسە سیاسی و ئابووری و نێودەوڵەتیەکانیش یعنی بەشێک لەو بابەتە کشانەوە بە جۆرە وەکو فشار بەکاری بێنی خاڵی دووەم دروستکردنی فشارە لە دادگا نێودەوڵەتیەکان لە بڕیاری سیاسی نێودەوڵەتی خاڵی سێەم ڕێکەوتنی درێژخایانە لە نێوان هەرێم و بەغدا یعنی کورد بەم مەرجانە بەشداری لە کاراکردنەوەی عێراق دەکات لە دامەزراندنی حکوومەتی عێراقی دەکات ئەمە تا ئێستا ئەو بابەتانەمان کاکزانە یعنی ئەم پرسانەمە لەگەڵ عێراق یەکلایی نەکردوتەوە یعنی زۆر پێم شتێکی با بڵێن خراپە یان زۆرێک لە پەرتەوازەیە کە شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەنها دەچێتە بەغدا شاندی بارتی بە زۆرێکی دەچێتە بەغدا شاندی لایەنەکانی تر بە زۆرێکی دەچێتە بەغدا یعنی ئەم پەرتەوازەیە وای کردووە کە بڕیارە گەورە سیاسەکەی کورد لە بەغدا لاواز نیشامدا بەڕاستی ینی ئەمە یەک لە هۆکارەکانە. بەڵێ سوپاسەکەم مامۆستا کاک بێستون دکتۆر سامانەڵێ کە بەڕاستی هەرێمی کوردستان بۆ شێوەی خراپ نیە لە کۆمەڵێک هاوچێشە و معادلی نێودەوڵەتیدایە بەڵام ڕەنگە هەندێک مێدیا هەبێ بەرپرسانە مامەڵەکەن و پێویستمان لە کۆی سێکتەرەکان بە خۆداچوونەوە بۆ چوونی بەڕێستە وڵی خۆی مەسەلێکی هەڵێ ئەگەر پەیوەندیەک لەسەر بنەمای ژەهر پێدان بێ ئەبێ سەری مارەکە ببڕیتەوە چۆن ینی سەری مارەکە ئەبێ ببڕیتەوە چێن ئەوانی کەەوە ئەم پەیوەندیانە وا بەم ئاڵۆزیە ئاون مەسەن بۆ نمونە دکتۆر باسیەوە کە هەڵێ کوردستان مۆدێرێکە لەسەر
ینی مۆدلەکە فعلا من جەڵام مۆدلەکە وێنەی نییە لە خراپیە لەسەر ئاستی جیانە بەڵامەوەڵی ئارامی معقولە تۆ پەرلەمانە دەبێ بۆ هیچ شتێکی نیشتیمانی نەگەڕیتەوە بەس بۆ پۆستێکی سەر کۆمار یەکێ لە بۆچوونەکان دەوە بڵا بڵین ئەبێ بگەڕێنەوە بۆ پەرلەمانی کوردستان یەک لای کاتەوە چێ بێ بە سەرۆکی کۆمار ئەمە یەک دوو ئەگەر ئەو 200 ملیۆنەی لە بەغاوە نەیەت ئەو مۆدلی کە دکتۆر ئەو 200 ملیارە ئەوەی کە دکتۆر باسیەکە ئەڵێت مۆدلێکی جوانە لە ماوەی کەمترین لە ساڵێکە ئەبێ ئیشاری ئیفلاسی خۆی بکە حکوومەتەکەی کەمترین لە ساڵێک ئەوانەی کە قانونین ئەزان ئیشاری ئیفلاس یعنی چی یعنی تر ئەبێ بڕوخێت سێم باز لە محکمەی اتحادیە کرێ محکمەی اتحادی بە منەظەماتی مەدەنی و بە فشار و بە کۆبوونەوە و بە سندیکا و ئەمانە محکمەی اتحادی مؤسسەیە کە لە ضمنی مکوناتی عراقیە کورد دەنگی بە دەستورەکەی یاوە لە ناو دەستورەکە لە مادەکانینەوە بەرەوژوور تایەتی ڕاستە خلاف و اختلافەیە لەسەر تەندروستی بڕیارەکان بەڵام ئەوەی کە متەبعە لە دوای 2023 تا ئەمڕۆ چی قەراراتی محکمەی اتحادیە بات و ملزم بووە بۆ هەموو عێراقیەکان نابێ بە ئینتیقایی وەریگرین شتێ لە بەرژەوەندی کورد نەبێ وەڵا ئیترێ بێ فشار بکەین و ئەوە بکەین بینە سەر دەستور هەموو ئەو شتانی کە ئێمە باسێکین شتێکەمان بەستێتەوە ئەگەر تۆ ماف و التیزامات هەیە یعنی ئەرک و واجبات هەیە ئەرک و واجبات لە بەرامبەر مافایە تۆ ئەرکەکانی خۆت بەجێ بگەێنە با مافەکانت بۆ بێ من پێ دەڵم مۆدلێکی جوانی تۆ دەستکردنی ئاشتیانی دەسەڵات بکە لە 4 ساڵە هێشتا 6 مانگی ماوە ئەڵێ ساڵێکی تر بە زەختی ئومەمیش بلاسخارت و چێ ئەنجا ئەڵێ بۆ نەورۆزی داهاتوو ئەگەر بیر لە هەڵبژاردن بکەینەوە ئەمە چۆن دەستکردنیی ئاشتیانی دەسەڵاتە ئەنجا بەڕاستی تۆ هەموو شتێک قۆڕقی بۆ خۆت لە کوردستان هەر خۆت بی بە شەکەی ئێرش بخۆیت لەوێش بڵی قسە مەکە با هەمومان یەک بین ئاخر چۆن یەک بین چۆن ئەم معادلەیە بڕوامان بە ڕاو ڕای جیاواز هەیە بڕوانمان بە فرەمینبەری هەیە بڕوامان بەوەیە من هەرگیز بە هەڵەی نازانم ئێستا یەکێتی لەبەرەیەکە پارتی لەبەرەیەکە زۆر سەحیە بۆ ئەبێ ئێمە بۆ کوردیش زۆر سەحیە زۆر طبیعیە کاکە بزانین دایما دوو معسکەرەیە معسکەری خێر هەیە معسکەری شەڕ هەیە بزانین معسکەرانە کامیان لە سیاسەتی نێودەوڵەتیە ڕاستگۆیانە لەگەڵ میلەتەکەی خۆیانە جەنگاون ئەنی ناکری خۆ ئێمە حەچی شتێک ئەبێ وەکو تووتی ئەگەر یەشێتی وتی ئەبێ هەمووی دوایکەوێ ئەگەر پارتی وتی ئەبێ هەمووی دواکەوێ ئەم مۆدلە لە سیاست 30 ساڵە خەڵک بێ ئینتیماییتیا دروست بوو بێ متمانەیەتیا دروست بوو هەموو بێ متمانی و ئینتیماکان ئەو نیگەرانیانەی خەڵک نازە بەسەر حکومڕانی حزبەکانی یاخود تەواو گەیشتوتە کاکی من ناز نییە وەرە بەسیترین شت دوێنێ ئێوارە نەتیجەی پۆلی شەشەکان دەرچووە هەیە نەون و هەیە مەزمون نییە لە کولیە تۆ بۆرە گیرێ مەزمون نییە یعنی ئەمە چۆن عەدالەتێکە چۆن مساواتێکە تۆ هاوڵاتی ئەبێ ئیستیقراری هەبێ ئەبێ خزمەت گوزاری هەبێ بوجەم موچەت کردووە بە موژدە حەچی ئەرکێگەیکەی ئەڵێ فڵان کەس کردی ئەگەرەوەی نەک کاکەکەوایە پەرلەمان بنێرنەوە بۆ ماڵەوە هەموو وەزیرەکانمە خۆتان شتەکان بکەن و بە ئێمەش دواتان کەوین قبولمانە کاکە حکمێکی مەلەکی تەشکیلکەن بەڵام وەکو مەلیکی ئەردەن چن سوالکەن بۆ میلەتەکەتان بەڵام نەک ئێوە خۆتان لە بورجی ئاجا بژین و ئێمەش بەسکێتێر و بەدەبرسی ئیهانەی حەچی پیشە هەیە ئەکرێ بە دکتۆرتەوە بە محامیتەوە بە مهندستەوە بە سیاسیتەوە بە فەقیر و ژارتەوە بە مامۆستاتەوە بە مۆزەفتەوە یعنی بە ڕۆژنامەنووسەوە نازانم ئەبێ ئێمە ئەو مۆدلە چێکە ئیفتیخاری پێوە بکەین ئینتیمامان بۆ بگەڕێنێتەوانێ من یەکێکم لەوانە پارتیشتی خراپ ناکە پێڵم خراپە باشیشی کرد 100 کەس پێم بڵێ ڕێیەکەی وایە ئەڵم پارتی باشی کردووە بە هەمان شێوە بۆ حیزبەکانی تر من لەوانەیە ڕۆژە ڕۆژانە ڕێستێکمەوە بە بەرامبەر بە حیزبێک تەنیا کەسم ئێستا کە هەڵوێستم وەرگرتووە لەو حیزبە زۆر مستحیلیشە ڕێیم بگۆڕم بەرامبەری مەبەستم لە چییە ئینسان قابلی بە گۆڕانکاریە بەڵام نەک ئەوەی تۆ ئەم مۆدلە بە من کەی بە شەیتانی و ئیتر هەموو هەمومان شەیتانین و ئەو مەلایکەتە نابێەوە لە دوا سەرنجا بە هەموو ئەو تەفاسیلەی باستان کرد لەو بەرنامەیە بە کورتی زۆر بە کورتی دۆخی هەرێم بەرەو شوێە دۆخی هەرێم یاریەکە بەردەوامە بێ ئێستا با بڵێن سیستانی هاتۆ سەر حکم مەجلیسی بەڵێ سەر هاتۆ سەرخەت مەجلیسی فوزەڵا و ئەهلی خبرا تەشکیلیەکەن خۆیان واڵن یعنی ئەوەی کە ئێستا بەدیلی ئەم وەزعی کە ئێستا ئەگەر لە بەغا نەگا بە نەتیجە ئەمانە مەجموعەیەکن خەڵکی مستەقلن
هەر لەم ئەحزابانە خەڵکێگەێنن کە مجرب نەبێ کە دەستی لە فەسادا نەبوو بێ کە هەدری مالی عامی نەکرد بێ کە سەلبی نەکرد بێ کە خراپ بەکارهێنانی دەسەڵاتی نەکرد بێ ئەمانە چل کەسیان کۆ کردوێتەوە لە هەموو ئەحزابەکان لەم چلە سەروەزیرانێک تشکیلەکەن بۆی حەقیبەی وزارەکەی تشکیل کات و تا ئەو ڕۆژێکەوە با بڵێن کوردی ژەبێت دوای ئەمەکەوێت کوردی ژەبێت دوایکەوێ سوپاس دەکەم بێسون کە حەسەن زۆر بە کورتی دواسەرنجت دواسەرنجمەوەیە لە دنیا حزبی سیاسی و سەرکردەی سیاسی دەبێت لە خزمەتی دۆزی ڕەوای ملەتەکەیە بێت ئەمە یاسایەکی سابتە لە دنیا وایە بەڵام لە کوردستان بەداخەوە بەشێکی خەڵکی کوردستان و بەرژەوەندی خەڵکی کوردستان دەخرێتە خزمەتی حیزبەوە دۆخی کوردستان جیاوازە لەگەڵەوانی کە وڵات و سیادە و سربەخۆیان هەیە بۆیە دەبێت سەرکردایەتی سیاسی کوردوریای ئەما و کێشانە بێ و ئەوەی لە دەوروبەرمان ڕووەدا و حقیقەتێک شەیە هەرێمی کوردستان بە هەموو کەم و کوڕەکانیەوە بەو دۆخەی کە هەیە لە عێراق و لە ناوچەکە ئێستا بۆتە بەشێک لەو هاوکێشە هەرێمایەتیە نێودەوڵەتیەی کە ئەگەر یەک پێکدادان بێ یەک ڕوودا و بێ یەک کاریگەری هەبێ چەند کاریگەری بۆ دەوروبەرمانەیە کاریگەری زیاتریشی بۆ سەر هەرێمی کوردستانەیە دەبێت سەرکردایەتی سیاسی ئاگداری ئەم هاوکێشانەی بڵێ ئاگداری گۆڕانکاریەکان بێ و خوێندنەوەی مەرجنیە لە هەموو شتێکە هەموو حیزبە سیاسیەکان وەک یەک بیر بکەنەوە بەڵام لە شتە نیشتمانی سەرکی ئەساسیەکان هەیە دەبێت یەک دەنگ و یەک ڕنگ بێت. سوپاس دەکەم دکتۆر زۆر بە کورتی دواسەرنجم پێ بڵێیت. دواسەرنجم ئەوەیە کە نزیکەی 153 ڕۆژ تێپەڕیەوە بەسەر جەنگی ئۆکرانیا و رووسیا کە کێشەیەکی لە ناوچەکەش بۆ ئێمە دروست کردووە وەکو قەیرانێک لە هەمان کاتیشە ئێمە پێمان وایە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە گرنگەوە تەماشای عێراق دەکات و بە هاوبەشێکی نێودەوڵەتی خۆی دەزانێت و دەڵێت پێویستە لێرە سەقامگیری هەبێت و ئەم سەقامگیریە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانش دروستە بۆیە لەبەر ئەوەی کە خۆتان دەزانن کە خواست لەسەر وزە زیادی کردووە و دەبێ ئەم ناوچەیە سەقامگیری هەبێت و عێراقش دەچێتە ناو ئەو سەکۆیی کە لە ئایندەیە دروستە بێت لە ناوچەکە کە وڵاتانی کەندا و مسر و ئوردنیشی تایە. زۆر سپاس بەڕێزکا کۆچەر زۆر بە کورتی دواسەرنجی بەڕێستان. بڵێ من پێم وایە سەدر لەسەر بنەمای دروستکردنی فشار لە شەقامی عراقی لە سەروی هەفتا کورسی هێنا ئێستاش لەسەر ئەم فشارانەی بەردەوام دەبێت ڕێگە نادا کە حکوومەتی عراقی بۆ جۆرەیە کە هەندێک لایانی سیاسی دەیانێت دروست بێ ڕێگە نادا چکە ئەتوانێت بچێتە خولێشتری هەڵبژاردنەوە لەوێ کورسی ژمارەی کوردستەکانی زیاتر بکە خاڵشتر لەسەر هەرێمی کوردستان تا هەرێمی کوردستان خاوەنی ئەو نەوتە بێ پێم وایە کۆمەڵێک وڵات بەرگری لەو ئارامیە یان با بڵێن درێژە بۆ ئارامی هەرێمی کوردستان دەن لە ڕووی کاری بازرگانی و بردننی نەوتەوە بەڵام لایەنە کوردیەکان ئەگەر بە خۆیان دانستنەوە و ئەم جۆرە فەوزایە لە هەرێمی کوردستان لە هەموو خزمەت گوزاریەکان و لە لاوازیان بەرامبەر عێراق چارەسەر نەکەن پێم وایە دۆخەکە دەگۆڕێت. سپاس بۆ بەڕێز کۆچەر عەلی ڕۆژنامەنووس سپاس بۆ بەڕێز دکتۆر سامان سۆرانی پسپۆڕی یاسای نێودەوڵەتی و دیبلۆماسی سپاس بۆ بەڕێز حەسەن بارام چاودێری سیاسی و نووسەر سپاس بۆ بەڕێز بێسوو حەمە ساڵح پارێزەری ڕاوێژکار هاوکات نووسەر سپاس بۆ میوانەکان و سپاس بۆ هەرسوار میوانی ئازیزم کە بەڕێزیان لە ڕەهەند گفتوگویان لەبارەی پرسەکان کرد لەگەڵ هاوکارانمان بەرنامەی ڕەهەنمان پێشکەشکردنەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتە.